متمانە بە گۆڕان. باشە لە ماوەی ڕابردووە پێشووتریش وەکو پرسیارێک ئاماژەم پێکرد بزوتنەوەی گۆڕان بە جۆرێک لە جۆرەکان باسییان لەوە دەکرد هەندێک لە سەرکردە باڵەکانی نابزوتنەوەی گۆڕان کە ئەو پارتی دموکراتی کوردستانە نایەوێت موچە بدرێ بەڵام من هەستم کردو پێچەوانەیەم قسەیە کرد من نامەوێت بابەتە چۆنە من نامەوێت يعني ئەمە حل بێکێش کە توانێ سنیە 101 بۆ پارتی دروستکەم لێرە بێڵێم بەشێکی ڕاست بێ بەشێکی گەورە کرێ بەشێکی وەکو خۆی بێت منمە حەلیکەم ئەم کێشە چکە ئەزام ئازارەکە زۆر لەوە گەورەتە مزایدەی سیاسی پێوە بکەین زۆر لەوە گەورەتە وەی زیاترێ گەورە بێت کێشەکە ئەوەیە مەسەن ئەمڕۆ باسی قەرزەکانی حکوومەتم کرد کە حکوومەت باسمان کرد چەندێکە وەزیری دارایی وڵای کاکێسە زۆر زیاتر بۆ ڕقەبانە حکوم وڵات بۆ تەژێ قەرزۆ من نامێ مزایدەکەم ێ حەلیکەم حەلەکە ئەوەیە پارتی دیموکرات سەرۆکی حکوومەت لە توێ وەزیری سامانە سروشتەکان لە تۆیە بەڵگە جونگەکانی حکومڕانی بەدەستوێ ئەمەش کێشەکەیە ئەمەش حەلەکەیە یعنی وەرە با پێکەوە حەلیکەی ئەگەر نامێ بەو نەفەسەی تر قسە بکەم چکە من ئەمەیە حەلیکەم ئەگەر هاتووی دڵنیا بووین لەوەی حەل نابێت ئەو کاتە ئەکرێ قسەی ترکەی باشە لە